نامەیەکی سمکۆی شکاک بەوە شێخ مەحموود جیاوازیەکی گەورە دەردەخات. ماوەی دەیان ساڵە پەیوەندی نێوان سەر کردە کوردیەکان تەنیا زەم و لێدوانی دژبەیەکی تێدا بەدی دەکرێت. کاتێک لە نامە و پەیوەندیەکانیان دەڕوانین دەبینین هەر یەکە و دەیەوێت ئاستی قاچی خۆی لەسەر بەڕەکە فراوانتر بکە و تای تەرازوەکەی بەلای خۆیدا کەمێک زیاتر بشکێنێتەوە. ئەوەش دەرخەری ئەوەیە کە ئامادەی ئەوە نین پشتی یەک بگرن و لە پێناو ئامانجێکی دیاریکراودا ئامانجە کەسیەکان وەلا بدەن. بەڵام نامەیەکی مێژوویی سمکۆی شکاک کە بۆ شێخ مەحموودی نووسیوە پێچەوانەی ئەمە دەردەخات و دنیابینیەکی تری سەرکردەی کورد بۆ دۆسیەی خۆی پیشان دەدات. ئیسماعیل ئاغای شکاک ناسراو بە سمکۆی شکاک لە نێوان ساڵانی 1887 بۆ 1930دا ژیاوە و فەرمانڕەوا و ڕێبەری هۆزی شکاک بووە و ناوچەیەکی زۆری بەدەستەوە بووە. لە نامەیەکدا بەم جۆرە بۆ شێخ مەحموودی حەفید دەدوێت: بۆ حەزرەتی فەرمانڕەوەی گەورەی کوردستان جەنابی شێخ مەحموود، ئەمڕۆ هەموو کاروبار و دەسەڵاتی کوردستان لەژێر دەستی فەرمانڕەوایەتی تۆدایە. ئێمە بێ ڕەزامەندی و فەرمانی تۆ هیچ کارێک ناکەین، هەر کارێکیش فەرمان بفەرمون و بەرژەوەندی میلەتی کوردی تێدا بێت ئامادەم جێبەجێ بکەم. ئێستا لە دەڤەری خۆشناوەتی لە گوندی بێتواتەم داوا دەکەم بێمە سلێمانی و هەندێک گەواڵی کوردستانی ئێران بە جەنابەت بڵێم. بڕوام وایە کاروباری کوردستان پێویستی بە هاوکاری و دڵسۆزایەتی ئینگلیزەکانە. دڵسۆزی ئێوە ئیسماعیل شکاک، سمکۆ 28/1/1923. ئەم جۆرە دەربڕینە لە گەورە و سەردارێکەوە بۆ گەورەیەکی تر بۆ ئەوەیە هەموو کوردێک شانازی پێوە بکات کەلانی کەم لە مێژوودا نمونەی لەم چەشنەشمان تۆمار کردووە.